هەڵەبجەکان تەنها قوربانی چەکی کیمیایی حکومەتی بەعسی عێراق نین. بەر لە جینۆسایدی هەڵەبجە و دوای ئەو جینۆسایدە بازاران هاوڵاتی سیڤیل لە هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان بوونەتە قوربانی چەکە کیمیاییەکانی عێراق. لە هەرێمی کوردستان جگە لە هەڵەبجە حکومەتی پێشووی عێراق بەلایانی کەمەوە 9 جاری دیکە چەکی کیمیایی لە دژی کورد بەکارهێناوە. 16 نیسانی 1970 کیمیابارانی گوندی شێخوەسانان و چەند گوندێکی دەوروبەری لە دۆڵی بالیسان کرا کە تیایدا 300 هاوڵاتی سیڤیل شەهید و بەدەیان هاوڵاتیش بریندار بوون. 17 نیسانی 1970 ناحەی سەنگاو و گوندەکانی قزلەر و ملەکەوە کیمیاباران کران. 20 نیسانی 1970 جارێکی دیکە گوندەکانی دۆڵی بالیسان کیمیاباران کرانەوە. 21 نیسانی 1970 ناحەی قەراخ و چەند گوندێکی دەوروبەری کیمیاباران کران. 23 ئایاری 1970 گوندەکانی کەندۆڵ و بەردۆک و بلێ و نازەنین و هەروە بۆ جاری سێم دۆڵی بالیسان کیمیاباران کرایەوە. 1 تەمووزی 1970 چەند گوندێکی ناوچەی دۆک بەر شاڵاوی کیمیابارانی ڕژێمی پێشووی عێراق کەوتن. 26 شوباتی 1970 گوندەکانی سەرگاڵ و هەڵەدن و یاخسەمەر و گوێزەڵە و دۆڵی جافایەتی و ناوچەکانی دوکان کیمیاباران کران. 8 ئازاری 1970 گوندەکانی قەلاسێوکە و ئاغجەلەر کیمیاباران کران. 3 ئایاری 1970 گوندەکانی گۆبتەپە و عەسکەری قەلاچۆغە و چەمی ڕێزان کەوتنە بەر شاڵاوی چەکی کیمیاوی. 9 ئابی 1970 گوندەکانی ناوچەی بادینان لە گەلی بازێ کەوتنە بەر شاڵاوی کیمیاباران. لەبارەی ژمارەی قوربانیانی ئەو کیمیابارانەوە تا ئێستا ئامارێکی وت بڵاو نەکراوەتەوە، بەڵام بە سەدان شەید و برینداری لێکەوتوەتەوە. خۆرەڵاتی کوردستان لە ماوەی جەنگی 8 ساڵەی نێوان عێراق و ئێراندا حکومەتی بەعسی عێراق لە چەندین شار و ناوچەی خۆرەڵاتی کوردستان چەکی کیمیایی بەکارهێناوە. بۆ یەکەم جار حکومەتی عێراق لە سەرەتای ئەو جەنگە و لە ساڵی 1970 لە ناوچەی ئیلامی خۆرەڵاتی کوردستان ئەو چەکەی لە دژی سوپای ئێران بەکارهێناوە و بەو هۆیشەوە 10 سەربازی ئێرانی کوژران. لە 9 ئازاری 1970 بۆ 2 نیسانی ئەمان ساڵ 7 جار بە چەکی کیمیایی هێرشی کردوتە سەر گوندەکانی نژمار، نێو دزڵی و قەڵاجێ و قەڵاگا لە ناوچەی مەریوان. لە ساڵی 1973دا هەر لە مەریوان گوندی ساوجێی کیمیاباران کردووە. 28 حوزەیرانی ساڵی 1970 لە کیمیابارانی شاری سەردەشدا زیاتر لە 140 وڵاتی بوونە قوربانی و زیاتر لە 1000 کەسیش بریندار بوون. بەرلەوەش چەندین جاری دیکە گوندەکانی کێلەڕەش و بێتوش و شیوەڕەش و چەند گوندێکی دیکەی سەردەشت کیمیاباران کران. حوزەیرانی ساڵی 1970 ناحەی زەردەی پارێزگای کرماشان کە تیایدا 280 وڵاتی بوونە قوربانی و سەدان کەسیش بریندار بوون بەهۆی کیمیابارانکردنیەوە. لە ساڵی 1970 سێ جار شارۆچکەی نۆتشە کیمیاباران کرا و 104 هاوڵاتی بوونە قوربانی. جگە لەوانەش لە نێوان ساڵەکانی 1973 بۆ 1970 چەندین جار بە چەکی کیمیایی هێرش کراوەتە سەر 8 گوندی ناوچەی شنۆ، 2 گوندی ناوچەی بانە و ناحەی سۆمار و چەند گوندێکی ناحەی پیرانشار. کۆماری ئیسلامی ئێران بەپێی بەڵگەنامەکانی کۆماری ئیسلامی ئێران و تەنانەت بەڵگەنامەکانی دەستگای هەڵگری ئەمریکا کە لە ساڵی 1991دا بڵاو کرانەتەوە، حکومەتی پێشووی عێراق لە جەنگی نێوان عێراق و ئێراندا چەکی کیمیایی بەکارهێناوە. بەرپرسی ئەنجومەنی بەرکەوتوانی کیمیایی ئێران دەڵێت سوپای عێراق 560 جار چەکی کیمیایی لە دژی ئێران بەکارهێناوە کە لەو ژمارەیە 35 جاریان ئەو چەکە لە دژی هاوڵاتیانی سڤیل بەکارهاتووە. ئامارە نافەرمیەکانی ئێران ئاماژە بۆ دەکەن نزیکەی 20,000 سەربازی ئێرانی بەوەی چەکی کیمیاییەوە کوژراون و زیاتر لە 50,000 ئێرانیش بریندار بوون. سەرچاوەکانی حکومەتی ئێران باز لەوەش دەکەن کە لە چەندین ناوچەی باشووری عێراق لەوانە جەزیرەی مەجنون کە سوپای ئێران کۆنتڕۆلی کردبوون، حکومەتی عێراق چەکی کیمیایی لە دژی سوپای ئێران بۆ کۆنتڕۆلکردنەوەی بەکارهێناوە.